بەخێر بێنەوە بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من ناوم هاباد مۆفق محەممەدە دەمانەوێت ئەمڕۆ تیشک بخینە سەر چەند کار و چالاکێکی خاتونەکان کە لە نزیکەوە دەمانەوێت بیان بینین. بخير بين بو برنامج سكوي جنزان من نام سابت عبد الحميدة أورو ليرين بو بشانداني كومالي كاري دس بشخري كاري خانمي عزيز كلاقل ما ندبن هي دارين سود مان هبه دوباره بخير بين من نازا كمال دكتور بشي زانستي كيمياء بروجكت من أويا 2 سال بواري كوزماتيك ودروسكني صابون وشامبو برهمكاني بيست وقش كاردكم ئەمانجی من ئەوەیە بگەمە ئاستە کە بەرهەمەکانم بە فەرمی بکەم و هەموو کورد شانازی بە براندە خۆمەڵەکەی خۆی بکات. ڕۆژ باش بەخێر بن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من مامۆستا ئارزوو هەسەن خاوەن یەکەم گروپی گەشتیاری ناخۆی کوردستان کە بە ماوەی نزیکی 11 ساڵەوە ئیشەکەم گەشتەکانی ژینگەیی و گەشتەکانی کولتوری لەناو خودی کوردستان و بەشدار بووم لام پێشانگەیە. دیسان بەخێر بن بۆم بەرنامە جوانە. بەخێر هاتن بۆ پێشانگای دەستی زێڕین من ئەمڕۆ لە بەرنامەی سەکۆی گەنجاندا بەشداریم کردووە. من دێنی ئیبراهیمم کە تێیدا کاری دەستی دەکەم. دووبارە سپاس بەخێر هاتن. بەخێر بێن لەو بەرنامەکەمان من ناوم ئیمان بیلالە. ئیشی خۆم ئیشی دەستیە و پینتینگە و ئەکسسواراتیشە. هیوادارم ئیستیفادەی هەبی لەوە کۆمەڵگە. دووبارە بەخێر بێن. دووبارە بەخێر بێنەوە کچینە خۆشحاڵم لەو بەرنامەیە یەکتریمان ناسی ئێستا یەکتریش دەناسین ئینشاءالله هەروەکو پرۆگرامەکە وایە کە دەبێت کەسێک بێت بە پێشکەشکار پرسیارمان لێ بکات پێم خۆشە بیدێنە دەستا بەتخان پێشکەشکارمان بێ و پرسیارمان لێ بکە بزانێ شەمانیە من خۆشحاڵیش دەبم ئەگەر جەماعەت ڕازی بن زۆر باشە. بەخێر بێن هاوڕێیان ئەو پێشەنگایە وەکو پاڵپشتێک بۆ ئەو ژنانێک کە خاوەنکارن ڕێکخراوە لەلایەن چەند لایەنێک لایەنی یەکەمی فەرمانگای ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمە UNHCR و ڕێکخراوی مەسەلە و لە هەمان کاتدا ڕێکخراوی دۆستایەتی کوردستان و سوید زۆر خۆشحاڵین کە لێرەین هەموو لەگەڵ گەنجانی کارامە و خاوەن کاری خۆیان و کە پشت بە خۆیان دەبەستن حەز دەکەم هەر یەکێکتان سەرەتا باسی کار و پیشەی خۆتان بکەن هاندەرەکانتان بۆ ئەوەی کە پاڵپشتتان بووە بۆ ئەوەی ئەو ئیشە دەست پێ بکەن و چی بۆتە هۆی بەردەوامیتان ینی چ شتێک ئێستا هەیە کە پشگیریتان دەکات کە بەردەوام بن لەو ئیشە دەست بکەین لە خۆمەوە باشە زۆر باشە ئیشەکەی من ئێستا ئیشی دیاریە بەڵام بە شێوەیە کە ژینگە دۆست بێ بە هەموو جۆرە دیارەیە کە نزیک بێ لە کەسایەتی کەسەکە ینی ئەگەرە تۆ بتەوێت دیارەک بدە یەکێکی ئازیزی خۆت یانیش دیارەک بدێ کەسێک لە دەرەوەی وڵات هاتووە بەڵام مۆکی کوردەواری پێوە بێ دەتوانین بە گوێرەی داواکاری ئەو دیاریانە ڕێک بخەین و دیزایانی بکەین و پرنتی دەکەین ئێستا حالیان لەو پێشانگایە بەشدارین بە جانتای تۆتباک کە ئێستا لە ناو گەنجان زۆر شتێکی دیارە ئەو جانتایانە وەکو ئەوەی کە ئارەزوخان پێێتی بڵێ ئەو جانتایانە وەکو شتێک بەکاردێ کە ژینگە دۆستە دەتوانی بڵێ زیاتر لە ینی مەبەستێکی دیاریکراو بەکاری بێنی و جێگرەوەی پلاستیکە و ژینگە دۆستە بە شێوەیەکی گشتی و توانی ومانە وەکو ئەو بەرهەمێکی خۆماڵی و ئەو دیزاینینێکە لە سەرینە وەکو نوێکردنەوە بێ بۆ مێژووی کوردستان بۆ کەسایەتیە بەناوبانگەکانی کوردستان بۆ ناساندنیان بە گەنجی ئێستا ئەوە بە شێوەیەکی گشتی پرۆژەکەی منە من تەنیانیم برادێکی زۆر نزیکی خۆم بە یەکەوە دەستمان پێ کردووە هیوادارم لەسەر پرۆژەکانی ئێوەش گوێم لێ بێ مەهابەت خان فەرموو لە ئێوە دەست پێ دەکەن من مەهابەت مۆفق
هذا موفقا كاركشم بخو مامۆستای ڕسمیمە بۆ عەدادی كان دەرسی بخۆم کولی هونەرجوانەکان تەواو کردیە ئیشەکەشم ئیشی خەنەیە لە پاڵەوەی کە مامۆستاشم ئیشی خەنەش دەکەم نەخش سەردەست ئیدی زۆر لە بۆ بۆنە و ئاهەنگەکان ئێستاکە شتەکەش تقریبان تازەیە لە نێو کووردا تازەیە لە وڵاتانی دیکە هەبووە بەس لە نێو کووردا تازەیە دەستم بۆ کاری کردیە بۆ خانە بەندانەکانە جاروایە عیدمیلادەکە بۆنەیەکە هەر شتێک بێت و هەروەها لە پاڵەوە جاروای پێشانگایەک شتێک دەکرێتەوە شوێنێک ئەتوانم تەرخان دەکەم بۆ خۆم کە هەر کەسێک بۆی ئیشەکەشم زیاتر بناسرێت خەڵک توانێت ببینێتن و هەم وەکو سەپۆرتە و ئیدی خەڵکی دیکە توان داوای بکە و نەخشی لێ بڵێ زۆر جوانە وەکۆی ئێستا دەزانین لە ناو کەلتوری نوێ زۆر بڵێ کەلتوری خەنەبەندان نوێ بۆتەوە ئەوە بەڕاستی شوێنێک پڕ دەکاتەوە لەو پێداویستیانی کە خەڵکەیەتی بۆ بۆنەکان بۆ دروستکردنی نەخشە بۆ خانمان کە حەزیان لێ ئەو ڕۆژە تایبەت بێ بۆیان سەرکەوتوبی ئینشاءڵڵا بەڵێ دوایی حەزم لێ بچم لای ئارەزوخان وەکو خۆم بەڕاستی هەم پشگیریەک بۆ تۆ زۆر بەشداری کارەکانتم کردووە دەزانم کە خانمێکی لە یەکەم خانم بووی کە وەکو دەستپێکێکی کاری گەشت و گوزاریت هەبووە لە کوردستان و یەکەم بڵێ شێوەی کاری گەشت و گوزاریت هێناوە و خەڵکی دیکە زۆر لەلایەنی تۆوە بڵێ دەستی پێکردووە و حەزی چۆتە کارەکە بەڵێ زۆر سپاس مامۆستا سابات من ئارزوم و مامۆستای زانکۆشم تەنیشتی ئەوەش ئیشی گەشت و گوزارم کردووە بەس نە بە شێوازی فرۆشتنی تیکت و ڤیزاوانە بەهۆی ئەو خولیایی کە خۆم هەم بوو لە مناڵیەوە زۆر بەپەرۆش بووم لە بواری گەشت و گوزارەوە کە بیر لەوام کردو بوو کە نزیکی 11 ساڵەکە و ئیشاکەم و بۆ یەکەم جار دەستم پێ کردووە لە کوردستان کە بینیم بۆشایەکی تایە و زۆر گرنگی بە ئەو بەشانەدا هەموو کەس ئەچەن بە تورکیا دوبەی لوبناان سەفەری دەروای وڵاتەکان حەزم لێ وکە کە کارێکی تایبەت بە خودی کوردستان بکەم کە شوێنە گەشتیارەکانی تایبەت لە کوردستان هەم بۆ خەڵکی ناو کوردستان بنەسەنم هەم بۆ دەروی کوردستان بە تایبەتی گەشتیار بیانێکی زۆرم هێناوە گەشتەکانمان بە شێوازی گەشتی کولتوریە شوێنە مێژوویەکان شوێنە ئاینیەکان و شوێنە سروشتیەکانی کوردستان وەکو ڕێبەرێکی گەشتیاری پیشانی خەڵکی خودی کوردستان و دەروی کوردستانە دەین زۆر سەرکەوتوبی ئینشاڵڵا کارێکی زۆر جوانە و ئەوەی من ئاگام لێ بە ئێوە زیاتر شوێنە مێژوویەکانی کوردستانیش پیشان دەدەن ینی شوێنەکان بەس گەشتیاری نین و زیاتر ناساندنی مێژووی کوردستان بەگشتی بە خەڵکانی دەرەوە و بە ئەو کەسانی کە حەزیان لێ ناوخۆی کوردستانیش گەشت بکەن بە لەگەڵتان بەڕاستی ئێستان خۆش بێ کارێکی زۆر جوانە دوایی حەزم لێ بچم بۆ لای نازەخان نازە دەتوانی باسێکی کاری خۆت بکەیت پرۆژەکەت چییە و پێمانی بناسێنی زۆر باشە ناوم نازە کەمال دەرچووی بەشی زانستی کیمیان لە ئەو ساڵ دەستم بە ئیشی دروستکردنی سابوون و زەیت و سکرە بۆ ئەو بابەتە کۆزمەتیکانە کرد لە 2 ساڵە خەریکیمە لە مەرحەلە سێوە بە پشتگیری مامۆستایەکان و دکتۆر و ئەوانە زیاتر پشتگیریان کردیمە ئەنی ئەساسی ئیشەکەم لە کولیەوە دەستی پێکرد ئیکسپری ئیشەکەشم لەوە دەستی پێکرد بەڵێ زۆر باشە سەتاسە سروشتە و بەرهەمەکانش خۆم درستی دەکەم ماوەدی کیمیایی بەکار ناینم زۆر باشە لۆ ئەنی مەشاکلەکانی پست و پرت ئێستا لە گەنجی ئێستا زۆر دەبینین کێشەی هەڵوەرینی پرتیانەیە کێشەی پێستیان هەیە هەم بە بۆنەوەی کە سترێس زۆر بۆ لە ژیانی گەنجان و هەمیش لەبەرەوەی کە شێوازی ژیانمان و بێخاوی و سترس و خواردن و بێگومان وەکو تۆ ئەکید وەکو بڵێ پێشینەیەکت هەیە لەسەر ئەو مادانەی کە بەکاری دێنی چونکە خۆشت کیمیا دەخوێنی شێوازی بەکارهێنانی کیمیکڵ یانیش ئەو مادە کیمیانەی کە بەکاردێ لە کۆزمەتیکی ئێستا هیچ پاڵنەرێک بوو ئەوە بۆت کە خۆت براندێ دروست بکەیت
بالضبط ئەوەیان لەبەرەوەی خۆمان کیمیاییە دەشزانین چماوە کیمیا دەکرێتە ناو بابەتە کۆزمەتیکەکانەوە ڕاستە بڕەچی کیمیایی زۆر دەستە ناو پێست کاتەکەت و زیاد و ئەو بابەتانە بەکاردێنی ئەم فکرم کردەوە بەدیلێکدا بنێم ئەو بەدیلەش تەبیعی بێتەنجکەوە هەز دەکەم خەڵکی ئێستاکە زیاتر ڕوو لە دەرمانی جیایی و سروشتەوە کردەوە ڕاست لۆیە ئەنی وان پێ باش بوو لایەنی سروشتی بگرم ڕاستە خولایەکەشم ئەوە لە لای توبی یعنی لە لای سروشتی بم سەرکەوتوبی ئیشێکی جوانە ئێستا حەزم لێ بچمە لای ئیمان خان پێشینێک لەسەر کارەکەی خۆت پێمان بڵێ پرۆژەکەت چییە و چۆنە کە ئەو ڕۆبەشداریت کردووە لێرە هەرچەندە ئەمن بەشم نزیکە لە بەشی نازەخان بەڵام کارم علاقەی بە بەشی خۆم نییە ئەمن حەزم لە ئیشی تیجارەتە وەکو کرین و فرۆشتن بەڵام لە عینان لایدا ریزنیش دەکەم یعنی من و خوشکم پێکەوە ریزن ئەوەش ترند بووە تقریبا دوو مادەی تێکەڵ دەکەی ڕق دەبی بەڵام فکرەی ریزن چییە کە ئەتو دەتوانی بە فکرەی خۆت بە دیزایانی خۆت شتەکان ڕێکخەی یان مثلا پارچە پرچێک یەکەم ددانی منداڵەکە دەتوانی خزنکەی لە لای ینی لە کنت لە ژیاندا وەکو یادگاریە وەکو هێشتنەوە یاد ریزن فکرەکەی زۆر جوانە کە ئەوە شەفافە وەکو شوشە بەڵام ناشچێ ئەو شتە زۆر جوانە لە ریزن و لە تیجارەت هەم لە ئەکسسوارات کڕین و فرۆشتنی دەکەم هەرچەندە ئەمن لە هەولێر ژیان بەڵام ئەمن عەرەبم و پینتینگ و ئەو شتانش خوشکم رسم دەکە خاصەتەن ئەنیمی کە بڵاو بووە لە ناو گەنجەکان ڕاستە دەستەکانە خۆش بێ سەرکەوتوبی دەی خان دەتوانی کورتێک لەسەر پرۆژەکەی خۆت پێمان بڵێ سەرەتا سڵاو بن من دێنی ئیبراهیمم لە بەشی ئێکسۆرە دروستکردن بەشداریم کردیا کە تێدا ئێستا کەشتێکی زۆر باوە لە نێوان گەنجەکان کە بەدەستی خۆیان دروست دەکەن یان شێوازی فۆلکلۆری لۆ بۆنە کوردیەکان بەکاری دێنین کە بە شێوازی کلاسیک دروست دەکەن کە ئێستا زۆر کەس حەزی چۆتە جلوبەرجی کلاسیک و ئەو شتانە ئەنی وەچی براندەچ لێ ناهاتی هێشتان بەزانی حەول دەدەین سەرکەوتوو بن کاتی زۆری پێدەچێ ماندووبوونی زۆری دەوە یەکەم خوێندکارم کاتێکی زۆرم لێ دەباتن کە دەبێ ئەنی لە ڕۆژەکەمدا وەختی لۆ دیاری بکەم بەڵێ زۆر باشە زۆر بەمان جگەلەوەی کە ئەو ئیشەی خۆمان دەست پێ کردووە خاوەنی کاری خۆمانین و بەردەوامین لە کارەکەمان ئەوە بەڕای من کارامەیی و پلاندانانێکی باشی دەوێت دەنی خان ئەو پرۆداکتانەی یانیش ئەو بەرهەمانەی کە هەتا دیزاینەکان خۆت دەیکەی شێوازی دیزاینەکان چۆنە دیزاینەکان زیاتر کە ئەنی بە فکری خۆم هەندێک جار هەیە دایدەنێم هەندێک جار شوەیە کە بەپێی کەسەکە دەگۆڕێتن ینی بەپێی داواکاریەکە دەگۆڕێتن بەڵێ ینی بەجێری داواکاری ینی کڕیاریش درستی دەکەن بەڵێ بە جۆرە داواکاریەکە زیاتر ئامادە دەکەین بەڵێ زۆر باشە سەرکەوتوو بن ئەوەی کە ئێستا ئێمە لێرە کۆبووینەتەوە یەکدری دەناسین و هەمووی گەنجی کارامن هیچ ڕێگرێک هەیە کە وا هەز بکەن دەتوانرێ زیاتر پشتگیریتان بکرێ یانیش ئاسانتر بێ ئەو ئیشەی کە دەستان پێکردووە جگە لە ئیشی خۆتانە و کاتێکی زیاتر و وزەیەکی زیاتری دەوێت چ شتێک دەتوانێت پشتگیریتان بێ و ئاسانکاریتان بۆ بکە من هەزەکەم دەستۆیەکەم بە یارمەتی هاوڕێکان لە سایتەیە بەسییان پێشنگەکە بکەین کە بەڕاستی ئەم جۆرە بۆنەکان دەرفەتێکی زۆر زۆر باشن نەتانە بۆ کەسانی کە خۆیان ئیشەکانی خۆیان نەخەنەر و بۆ کولتوری کوردستان زۆر باشە ئەگەر دقت بدەم من جلی کوردیەکەم لە ژیانی ڕۆژانەی خۆم جلی کوردی مە مامۆستای زانکۆم و ئیشی گەشت و گوزاریشەکەم وەکو ڕێبەری گەشتیاریش بە جلی کوردیەچم بۆ شاخوانیش بە جلی کوردیەچم بۆچی ئەڵەن هەندێکات لەوانەیە ئاسان نەبێت بەڵام بۆ خودی خۆمان ئەو کەسانی کە لام پێشانگەکە کۆبوونەوە لە ئیشی کولتور و فەرهەنگ و هونەرە وەک خۆمان ئەزانین هەموو کەس ئەزانن کوردستان تووشی چەندین جەنگ بووە کوردستان خۆی خاوەن کولتور و هونەرێکی زۆر زۆر دێرینە ینی ئێمە کتێبمان هەیە مامۆستا سارەمان هەیە هەموو نەخشەکانی کوردستان لە مێژووە هەمووی کۆ کردووە و ئێمە بە سەنەدەوە لە بواری هونەر و شەواکاری دێرینانی پێشینەمان هەیە بەڵام بەدەخوا یەکێک لە خراپیەکانی جەنگ ئەوەیە کە
ئەولەویەتەکانی ژیانی خەڵک ئەگۆڕێ ڕاستە لێ جاتیەوە خەڵک بکەوێت بە دوای هۆنار و نازانم شێوەکاری و ئەکسسوارات ڕائەکە بە شوێنێکی سەلامەت و ئەمان بەڵام سپاس بخوا کە کوردستان دۆخی سەلامەت و ئەمنیەتی باشتر بووە خەڵک لە سەرەتایە دووبارە گرنگی بە کەلتور دروستە ئێستا تقریبان ئەگەر دقت بدەن لە 10 ساڵی ڕابردووە لە سەرەتایە چینین دەستی پێ کرد لەسەر هێلکەکان دوایی وردە وردە خەڵکستان پێشوو ئەگەر زێر نابووە تۆزە لاوانەیە شەرمیا کرد بەڵام ئێستا خودی خۆم سپاس بخوا نەدەولە من دەوڵەمەنم نەهەژارم بەڵام پێم خۆشە کە ئەکسسواراتەکانم کوردی بێ هەر لە ئێرەش کڕیمەوە یعنی لە هەموو شتەکانی هەز دەکەم کە مەسەڵەن ئەوەی کە ئیشی دەستی خودی کوردستان ببەکارێت کەواتە بۆ سەرەتایە خودی من کە لە بواری گەشت و گوزارەوە ئیشەکەم بۆشاییەکی زۆر هەبوو لەم چەند ساڵەی ڕابردووە کە ئێوەمان نەبوو نەمەزانی کەیە من گەشتیاری بیانی بۆ منیت من نازانم کە چی بەرهەمی کورداواری بکرم لە هەر شوێنێکە چی بەرهەمی ئێرانی تورکی چینی و وڵاتانی تریتیایە بەڵام خودی خۆم هەم سپاسگوزاری ئێوەکەم وەکو نوێنەری بەشی گەشت گوزارەوە هەم سپاسگوزاری ئەو کەسانی ئەکەین کە پاڵپشتی ئەم بەرنامەن نەکتەنیا بۆ ئێوە بۆ نمونە 5,000 10,000 20,000 30,000 بدۆزرێت ئێمە پێویستمانەکە ئیشەکە فراوانی کەین کە باو ببێت لە ناوی خەڵک ئەو پێداویستیەکانی کە خەڵک پێویستیانە بەرچاو بکەوێت کڕینی بینینی زیاتر ببێت کە کەسانی وەکو ئێوە بۆ نمونە کەسێکەیە کە لاوانەیە هەروێت ساردانی ئێرە بکە بەڵام کە ئابینە کە کەسانێکی زۆر ئاسایی وەکو خۆمان ئەو ئیشاکەن فکرێکی تازە بۆیان دروستە بێت ئەم ئیشە بڵاو ئەبێت و یارمەتیەدا بە یەک کولتور و هونەری کوردستان دوو لە بواری ئابووریەوە ئیتر هەز دەکەم خۆم قسەکان بکەم هەز دەکەم دوایی ئینتراکتێکمان هەبێت کە هەندێک تێبینیم هەیە کە کەسانێک وەکو من چەندێک پێویستیان بە ئەوەیە کە ئەو شتە بڵاو ببێت ینی ئەم بۆنەکانی ئێستا تەنیا لە ئەستی سەرەتەیەکە بۆ بڵاوکردنی وشیاری کۆمەڵگەیە بۆ ئیشی هونەری و کولتوری کولتورەکانی خۆشمان زیاتر بڵاو بکەینەوە ئێستا کە زۆرێک لە لاوان زیاتر ڕویان لە شتی دەرێتوە کە کللتوری خۆمانیان هەندێک لە فکر کردیە پێویستە زیاتر ئەویش نوێکەینەوە کە بە شێوازی فۆلکلۆری وێنەوە ڕێکلامیش زۆر شتێکی گرنگە یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونە نازەخان سابون دروست دەکە احتیمالە کەسێک هەیە مشکلەی دەموچاوی هەیە چونکە شتێک بەکاردێنی کە شتی کیمیایی لەناوە بەڵام نازانی کە ئەو کچە کە ناوی نازەیە ئەو سابوونی طبیعی دەکە یان مەسەلەن مناسبەی هەیە دەیەوەی ئەکسسواراتی دەخمی ینی وەکو جرک و بەرگی بی یەن کرنگ بی دەچی مەسەلەن لە سەد دوکە لە دە دوکانی جیاواز تەماشا دەکاتە یەک شتی بە دڵ بینی بەڵام یعلعینەکە دەدەتانی بچی لە ریزن داوا بکە بڵێتن ئەمن ئەو ڕەنگە شتێکم دەوێ بەو مۆدیلە لۆ ئەو کاتە لۆ ئەو مناسبەیە پێشتریش خۆی پێشتر کە سوۆشیال میدیا شتوانە بۆ خۆتان ناگاتانی چەند ساڵی ئێستا سوۆشیال میدیا زۆر بەناوبانگ یعنی هەموو کەس ئێستاکە مناڵی بچووکە هەموو بەکاری دێنی زۆر شاوکارە شتێک دەوێت سێر شتەکەی یەکسەر نیشان دەداتن پێشتر دەبا و دوکان بگەڕێ ئەو شتی لە دوی دەگەڕێ ئەویش بەدەست نەدەکەت باشی ئێستا سوۆشیال میدیا هەزار و یەک شت پیشان دەدات کامەت نوێ کامەت نوێ هەمووی بە ئاسانی لە بۆ نیشان دەدات ڕاستە بازارکردن زۆر ئاسانتر بووە لەوەتەی کە سوۆشیال میدیا هەیە و هەمیش گەنجی ئێستا زۆر ینی چالاکن لە سوۆشیال میدیا هەم لە دروستکردنی ئەو کەلتورەی کە بە خۆماڵیکردنی بەرهەمی خۆمان و هەمیش ینی ئەو گەنجانەی کە بەرهەمی خۆیان و کاری دەستی خۆیان هەیە پشتگیری بکرێن بەڕای من ئێستا کللتورێ دروست بووە کە دەتوانن ئەو بەردەوامیە بە ئیشەکان بدەین ویستم پرسیارێ لە ئارەزوخان بکەم لەبەرەوەی کە ئیشەکانی تۆ زیاتر پێویستی بە پشتگیری و پێویستی بە ڕێکخستنی پێشوەختە هەیە لەلایەنی تۆ حکوومەت چۆن دەتوانێت ینیش لایەنی فەرمیەکان چۆن دەتوانن ئاسانکاریت بۆ بکەن وەکو دەستپێکێک یان وەکو کەسێکی دیکە کە بێوێت لە هەمان بواری تۆ ئیش بکە پێویستە وردبینی زۆرترە لە نایانی حکوومەتەوە چونکە ئێمە ئیتر بەگشتی با بڵێن کە خەڵک ژیانی خۆیان یەک ڕۆژ ئەسپەرمە دەستی ئێمە شایەنمان بە شاخ و داخ و شوێنە مێژوویەکان و لێ ڕێگەڵبانی زاڵە چونکە ئێستا ئەمڕۆ زۆر
مەجای ئەوەمان نییە کە بتوانین زۆر بە تەفاسیل لەسەریەوە قسە بکەین بەڵام بەدڵنیاییەوە دوولایەنە ئەم لەلایەنی خاوێن کاراکان خودی خۆم کە چەندێک بە پەرۆش بم لە ئیشەکە و چەندێک زانیاریم هەبێ لە ئیشەکە چەندێک لە کولتوری کوردستان بزانم چەندێک لە سروشتی کوردستان بزانم چەندێک شێوازی ڕفتار و تەعامل لەگەڵ خەڵکە بزانم ئەوە زۆر گرنگە و ئەتیکێتی ئیشکردن و بازارگانی هەم لە ئیشەکەی خۆمەوە هەم چۆن ئەتوانم هاوکاری بە ئەو لایەنی پەیوەندیدارێکی بکەم کە بۆ نمونە ینی زۆرم پێخۆشە کەسانێک وەکو نازەخان ئیش و کارەکانیان فراوانتر ببێت هەم بۆ دیاری جوانترە هەم شتی کورداواری تازە بووەتەوە بەس حەزەکەیم پێمان بڵێن باس بکات لە بۆمان بزانین هەم سەرەتای دەستپێکردنی ئیشەکە هەمی ئێستا تۆ بەرهەمی خۆماڵی و بەرهەمی کاری دەستی خۆتت هەیە کە بە ریسێرچ و بە گەڕان و بە ئەکادمی دەست پێ کردووە ئایا ینی پلانیوت هەیە بیکێ بەرهەمێکی خۆماڵی لە مارکێتەکان بەردەست بێ یان لە شوێنێک کە بازارکردنی بە تەواوی بۆ بکرێت یا بکێت بە ئینتەرناشناڵ بکێ براندێکی ئینتەرناشناڵ کوردی بێ حەز لێیە و حەزیشم لێ ینی ئەو براندێک گەورە بیتن کورد هەموو سود لێ بینی و ینی بگاتە دەرەوەی وڵاتیش لەبەرەوەی هیچمان کەمتر نییە لە ئەوانەی دەرەوە ئەو زۆرشم حەز لێ بتە شەریکاتی گەورە بەتایبەت ینی کورد شانازی بکاتن کەسی ئەو هاما هەیە کە بەجددی عەبقەریمان زۆرە عەبقەریمان زۆرە بەس ئەگە دەستی باش و سەرمایە گوزاری بێتە ڕامان کێشێتن وەکو پاپشتی دارایی زۆرم حەز لەیە کە ئەو براندە ساوایە گەورە بیتن و ئەو براندە کوردیە بگاتە دەرەوەی کوردستان بەجددی ینی هەم شتەکان سروشتە و هەم زیانی نییە لۆ ژینگە و پێداویستی خەڵکیش پڕ دەکات و لە جاتی ئەمە بچین بەرهەمی دەرەوە بینین ئیناوخۆ ساخکەینەوە پێویستیمان بە پشتگیری حکوومەتە پێویستیمان بە دەستە گەورەکانە بێن ئەو بزنسە گچکانە گەورەکەن لەبەرەوەی بۆشاییەکی گەورە هەیە لێرانە بەرهەمی دەرەوە بێتە ئێرانە ئەمە لە خۆمان هەمانە ئەمە خۆمان بەکاربیینی لەلایەنی سپۆنسەر و لەلایەنی پشتگیری دارایی وا حەز دەکەی کە حکوومەت دەتوانێت دەورێکی هەبێلەوە کرێ ئەو ئیشەش ینی دەتانن وەکو خەریتێکی کیمیا دەتان کەسی دیکە هەر کیمیایی بێن هەم هەلی کار لە ئەو کەسانە ئەوەش ینی پشتگیرێکی باش دەبێتن دۆستانەشە بزەبت لەبەرەشم ئەوەکە دیسانەگەرێتەوە ژنیان چونکە کارەسەتی بزەبت هەموو سروشت ویستم لە ئیمان خان بپرسم گوتت حەزت لە کاری بازرگانیە چۆن بوو حەزت کرد لەو لایەنەوە دەست پێ بکەیت و ئەو ئیشەی تۆ چۆن پشتگیری لە کەسانی دەوروبەرت کردووە بۆ ئەوەی کە ئیشی وان پیشام بدەی یانیش کاری دەستی وان پیشام بدەی زیاتر بەڵێ وەکو مەهاراتی خۆم یەک بە خۆم حەزم لە فیراسە و لە بەدی لانگوێج ئەو شتانە زۆر ئیسیفادەی لێکردم کە لەو بوارەدا لە کڕین و فرۆشتن چونکە کەسەکە دێلەکەنت ئەتو دەزانی ئەوە حەزی لە چییە چۆن معاملەی لەگەڵ دەکەی چ پێی دەڵێ ینی هەندێک خەڵک مەثەلەن پارەی يعني اگر سعرك باش بو دكري عندك خلقنا اگر يعني موديلك جوان بو دكري فاتوشتانا اسان تربو لكن من تونك اوشتا يعني بخوم حزم لبدي لانجوج في راسك طبعا لعينا كاد اوي ويستنباس كم ك دبي جنزك بخوي هول بداتن دبي بخوي حزي لإشكي خوي بكاتن يعني تونك اگر اتو حزت ليا يعني باش بي لشتك يان دبي يعني زور حزت لو شتبي يان دبي بظاني كأو شتا قرنقة لبو خوت ولبو جيانت وعينا كانت دراسة أسا من طلبة ما بلام هر يعني مازال ما ندبي على الأقل لعطلة صيفية مازال ما ندبي دبيش يعني كاتمان شتك بيبكين نبي كاتمان ببلاش بروت خاصة لبو أما جنزين يعني كاتمان زور جرينجا لبو خومان ولبو ولاتا كمان ولبو زهانك راستا ديني خان ويسم لد بترسم أو كاريتو وردبينيك زوري دوي وهميش
ینی سەبرێکی زۆری دەوێت چۆن توانیتە بەردەوام بی ئایا بەردەوامی گرینگە لە ئیش و دەستپێکی کار بەردەوامی لەیش زۆر گرنگە کە ئەگەر ئەمە ناتوانین بەردەوام بین ناتوانین خۆشمان بەرەو پێش ببین لەبەرەوە کە بەردەوام دەبین زۆر باشە ئەو داواکاریانەی هەتە زیاتر لە چ لایەنێکەوە بۆ تێ ینی تەمەنەکانی چۆنە زیاتر لە تەمەنی خۆم نزیکن ئەو داواکاریانە کە دەکەن زۆربەی کەسە گەورەکانیش کە زیاتر حەزیان لێش بەڕێحان دروست بکرێتن بە جاجمەوە بزانم بەوانە زیاتر حەزیان لێ و خولیان لێ کە دروست بکرێتن ئەو شتانی کە ئەمن دروستی دەکەم زیاتر لەگە تەمەنی خۆم دەگونجێتن یان لۆ تەمەنی دوسێ ساران کە مۆدیلی ئێستا کە جوان جوان هاتیە کردتانی لێم کە بپەی داواکاری نەفەرەکان دەگۆڕێتن بەڵام زیاتر داواکارین لەسەر ڕێحان و ئەوانەیە ڕاست دەکەین دەستەکانتان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا من زۆر خۆشحاڵ بووم کە ئەو دەرفەتەم هەبوو لەگەڵ ئێوە هەم لەسەر کارەکانتان بزانم هەم لەسەر بەهرەکانتان بەڕای من هەموو خانمێک توانای ئەوەی هەیە کە هەم پەرە بە تواناکانی خۆی بدە خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا بەردەوام دەبن و لە ساڵانی داهاتوو ئیشی باشتر و هەمیش بەردەوامی باشتر لە گەنجانی وەکو ئێوە زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاسان دەکەم